گەشتیاران لەسەر ڕەوشە دۆکێ و کارتکردنا قێرانان لەسەر ژیانە وڵاتیان دکتۆر نەجمدین پارێزگاری کەرکووکێ سەردانە بارەگای مەلبەندی چارێ بادنیانی یەکەتی نیشتیمانی کوردستان کرد و ژیلای هەبال هەرێم کەمال ئاغا بەرپرسێ مەلبەندی و ئەندام و کادرێن پێشکەفتین یەکەتی نیشتیمانی کوردستان هاتە پێشوازیکردن و دروشنەکێدا بەحسە ڕەوشە دۆکێ و بارەدۆخی نەها کوردستان دناودەت بۆرێت هاتە کردن. پاشان د کۆنگرێکی ڕۆژنەماوانیدا هەوال هەرێم کەمال ئاغا سۆپاسیا پارێزگاری کەرکووکێ کرد بۆ ئەبێ سەردانی و هەروەسا ژیلای خۆ بە دکتۆر نەجمدین پارێزگاری کەرکووکێ دڵخۆشیاخۆ هەمبەر ئەبێ پێشوازیەک و دیسان مەبەستە سەردانا خۆ دادیار کردن. دیارە لەم سەردانەی گەلێک پرسی گرنگی باس کرد سەبارەت بە کەرکووک کە بۆ هەواڵانی ئێمە کاری گرنگ و ڕوونکردنەوەی باش بوون بەناوی هەموو هەواڵان بەخێراترمان کرد دڵخۆش بوون بە هاتنی برای بەڕێز و خۆشەویستمان کا دکتۆر نەجمدین هەم بۆ دەڤەری دۆک هەم بۆ مەڵبەندەکەمان دووبارە بەناوی هەموو هەواڵانمان بەخێراتنی دەکەین هیوای سەرکەوتین بۆ دەخوازین. زۆر خۆشحاڵم و سەربەرزم کە سەردانی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دهۆک بکەم. سوپاسی کاک هەرێم ئەەکەم بەرپرسی مەڵبەند بووە و پێشوازیە گەرمەی کە لێی کردین لەگەڵ هەموو هەواڵان بەڕاستی جێگای دڵخۆشیە بۆ من کە جارێکی تر بێمەوە بۆ دهۆک لەم دانیشتنەماندا باسی بواری سیاسی لە کوردستان کرا پەیوەندی نێوان بەغدا و هەرێم پەیوەندی نێوان کەرکووک و هەرێم و هەروەها وەزعی یەکێتی بە شێوەیەکی گشتی لە کەرکووک و لە دهۆک و لە هەموو شوێنەکانی تر و تاکید کرایەوە لەسەر بەهێزکردنی یەکێتی ناو یەکێتی وەکو ئەڵێن. هەرسەبارە بڕاگرتنا فرێکردنا نەفتا کەرکووکێ بڕیا بۆرین هەرێمێ بۆ بەندەرین جیهانی پارێزگاری کەرکووکێ گوت. یەکەم جارێ هەموو نەوتی کەرکووک نییە ئەو بەشەیە کە کۆمپانیای نەوتی باکوور ئەیوا بڕێوە ئێمە سێ ڕۆژە لەگەڵ پەیوەندی داین لەگەڵ بەغدا بوو ئەو مەسەلەیە و هەروەها لە پەیوەندی داین لەگەڵ هەرێمیشە و هیوادارین چارەسەر بکرێت. ئارۆسا ڕەوشە پارێزگەها کەرکووک و شەرە دژی داش و پاراستناوێ پارێزگەهەیە دکتۆر نەجمدین گوتی ڕەوشە کەرکووکی ئارامە بتنێ پێشمەرگە پاراستناوێ باژێری دکەن. ئێمە حەشدی شعبی دەرەوەمان نییە لە کەرکووک حەشدێکمان هەیە پێڵەن حەشدی تورکمانی خەڵکی خۆبەخشی تورکمانن لە ناوچەی تازە و داقوق و بەشیر بەڵام پێشمەرگە کەرکووکی پاراستووە و کەرکووک تەنها پێشمەرگەی هەیە. لە دومایژی پارێزگاری کەرکووکێ پیرۆزباییە خەڵکێ پارێزگەها دۆکێ کرد بە هەلکەفتە بۆرینە 25 ساڵان لەسەر هەلدانا خەڵکێ دۆکێ و کارێن خۆشی زوڵم و زۆرداریان ڕێژێمە بەعەس قورتال بکەن. طبعا ئێمە ئەمڕۆ پیرۆزبایی لە خەڵکی دهۆکەکەین پیرۆزبایی لەو پێشمەرگە قارەمانان و خەڵکی دهۆکەکەین بە بۆنەی ڕزگاربوونی دهۆک لە ڕۆژی 14 سێی 1991.